سەرعاتکەی پێرمەکەڵچە ئەو بیستێت دەمجیازەجیا لا بۆ کڕینی کۆمپۆست لە پێ ڕێنراوە ئەفو نایدێنێت. سیمیناری ئەمڕۆمان لە شاری هەڵەبجەی خۆشەویست دەربارەی هۆکارەکانی وشکبوونی درەختەکان بوو لە شاری سلێمانی بە تایبەتی داری جوانی وەکو ئەندازیارێکی کوشت و کاڵی وەکو ئەرکی سەرشانی خۆم کە چەند ساڵێکە بە دوواداچوونم کردو بۆ ئەو دارانە کە ئایا هۆکاری وشکبوونی چییە و ئایا بۆچی بەرە وشکبوون نەچن. لێردا هۆکارەکانمان باس کرد بۆ بەڕێزانمان ڕوون کردەوە. هۆکارێکی سەرەکی بریتێ لە نەگونجانی شوێنی جوگرافی ئەو درەختە و ئایا بە ئاو هەوای خۆمان ناگونجێت ئایا چۆن وای لێ بکەینکەوە بیگونجێنین. خاڵێکی تر بریتێ لەو هەڵپاچین و داپاچینە سەقەتەیکەوە بەڕێز و کرێکارەکان ئەیکەن چونکە داری جوانی پێویست بە هەڵپاچین ناکە، سنەوبەرەکان پێویستی بە هەڵپاچین ناکە. ئەگەر بێت هەڵپاچینی بۆ بکرێت لەبەر ئەوی هاوینی لای خۆمان زۆر گەرمە لە بەیانیەوە تا ئێوارە پلەی گەرمای 45 تا 50 دەرەجە ئەیدا لە قەدی ئەو درەختە تووشی سووتانیەکە. ئەو یەکێک بوو لە هۆکارە سەرەکیەکانی وشکبوونی درەختەکانی ناوشار و دەرەوەی شاریش هیداری جوانی بریتێ لەو هەڵپاچینانی کە ساڵانە ئەکرێ بە هیوای ئەوینکەوە هەموو لایانی بەرپرس بەو خاڵە گرنگەیە بگەڕێنەوە. داری جوانی پێویست بە هەڵپاچین ناکرێ. هەر شتێکیش کە پێویستی بە هەڵپاچین بوو پێویستە ئەو کەسێک کە هەڵپاچینەکە شارەزای هەبێت ڕێنمایی بکرێت خۆلی بۆ بکرێتەوە. چونکە هەڵپاچین زانستە ئەبێ فێر بیت ئەبێ ڕاهێنانی لەسەر بکەیت. داری سەباح بەها داری تووە بەوەی ئەو هەڵپاچینەوە بەوەی سەرقەتکردنەکەەوە هەمووی تووشی گرێ بووە لە سیمینارەکەی لایانی زانستیەکەمان هەموو ڕوون کردەوە. سوتاون بوون بە هاتوچۆی خۆراک نییە لە گەڵاکانەوە بۆ خوارەوە. بەڵێ شوێنەکە دایانەی شەکرای ئەی بەسا ویم ئەوە شەکرا هەرچی مەواد عزی خۆ معلوماتان بە توێ